مادەی هۆشبار بەرۆکی هەرێمی کوردستان و عێراقی گرتووە. کێ لە پشت هەناردەکردنی ئەو مادزانەوەیە بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیەکانی پەرەسەندنی مادەی هۆشبەردایە. بە هەر شێوەیەک لە جۆخی ئەماوەیی هەرێمی کوردستان و عێراق دەڕوانین. بازرگانیکردن بە مادەی هۆشبەر یەکێک لە سەرەکیترین و مەترسیدارترینی ئەو بابەتانەیە کە بەرۆکی عێراق و هەرێمی گرتووە. تیوار پێشتر لە زنجیرە راپۆرتێکدا بە وردی باسی لە هاوردەکردن و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە کردبوو بە دڵنیاییەوە زیاتریش سەرنجی دەخاتە سەر. بەڵام ئەمجارە ئاماژەیەک بە سەرچاوەی سەرەکی هەناردەکردن و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەکەین لە عێراق و هەرێمی کوردستاندا تاوەکو بۆ هەموو لایەک ڕوون بێتەوە کە کێ هۆکاری سەرەکی هەناردەی مادەی هۆشبەرە بۆ هەرێمی کوردستان و دواتریش لە شیکاریەکی ورتردا ئاماژە بە لایەنەکانی دیکەی ئەم بابەتە دەدەین. هەر دوێنێ دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لە هەولێر سێ بازرگانی مادەی هۆشبەری دەستگیر کرد کە مادەی هۆشبەری جۆری هێروینیان لە گەدەی خۆیاندا شاردبووەوە و بە نیاز بوون لە شارەکانی هەرێمدا بازرگانی پێوە بکەن. ئەمڕۆژ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغەی سەنتەری هۆشیاری و شیاندنەوەی ئالوودەبوانی مادە هۆشبەرەکانی لە هەولێر دانا. دواتر لە گوتارەکانیدا ئاماژەی بەوە کرد کە حکوومەتی هەرێم لە هیچ جۆرە تاوانێکی مادەی هۆشبەر خۆش نابێت و پێویستە حکوومەتی فیدراڵیش بە توندی ڕوبەڕووی ئەم تاوانانە ببێتەوە. هەر لەم پەیوەندیەدا عەدنان جەحێشی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بە جەنگی ئەمریکای ڕاگەیاند بوو کە مادەی هۆشبەر گەیشتۆتە نێو خوێندکارانی ناوەندی و ئامادەیی زانکۆکانی عێراق و بە شێوەیەکی مەترسیدار بڵاو بۆتەوە. جەحێشی هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەری بۆ خراپی دۆخی ئەمنی گەڕاندوتەوە. ئەو ئەندامەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وتوویەتی لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا دەست بەسەر 4 تۆن مادەی هۆشبەر و 15 تۆن مادەی کارتێکەری عەقڵیدا گیراوە. بەپێی وتەی بەرپرسانی یاسایشی هەرێم لە ماوەی 8 مانگی سەرەتای ئەم ساڵدا 816 تۆمەتباری مادەی هۆشبەر لە ناوچەکانی سلێمانی و دەوروبەری دەستگیر کراون کە 435 کەسیان بەکارهێنەری مادەی هۆشبەر و ئەوانی تر بازرگان بوون. خراپی دۆخی ئەمنی عێراق لەلایەکەوە دەتوانێت هۆکاری سەرەکی بێت بۆ ڕێگا خۆشکردنی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە. بەڵام پێویستە بزانین کە ڕژێمی ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوو زاو لە ڕێگای کەسانی بەکرێگیراوی خۆیەوە هەوڵی تەواوی داوە تاوەکو بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستاندا پارە پێ بدات. ڕژێمی ئێران لە ماوەی دەسەڵاتدارەتی خۆیدا لە ڕۆژهەڵاتی کوردستان تیۆریەکی داڕشت. ئەویش ئالوودەکردنی گەنجان بوو بە مادەی هۆشبەرەوە تاوەکو خوێندەواری و زانیاری لە نێو کۆمەڵگەی کوردستاندا بسڕێتەوە و هەمووان تووشی دەردی ماڵوێرانکەری مادەی هۆشبەر بکات. هەر لە درێژەیەم هەوڵەدا دیسان کۆماری ئیسلامی ئێران لە ماوەیەم چەندین ساڵەدا و لە ڕێگەی ناردنی مادەی هۆشبەرەوە بە شێوەی قاچاق لە سنوورەکان و دەیان ڕێگەی جۆرە و جۆرەوە بیستویەتی کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستانیشدا تووشی هۆگربوون بەو جۆرە دەرمانانەوە بکات کە هۆکارە سەرەکیەکەشی بۆ هەمان هەوڵی سڕینەوە و تواندنەوەی کورد دەگەڕێتەوە. بێگومان بەم زوانە چەندین راپۆرتی پڕناوەڕۆک و زانیاریتان بۆ دەخینە بەرباز تاوەکو بزانن ڕژێمی ئێران چۆن و بە چ شێوەگەلێک هەوڵ دەدات هەرێمی کوردستانی ئالوودەی مادەی هۆشبەر بکات و گەنجانی کورد لەم بەشەی کوردستاندا بەرەو ئالوودەبوون ببات. ئەوە ڕوون دەکەینەوە کە دەڵاڵانی بە بازاڕکردنی ئەو مادانە لە هەرێم کێن و سەر بە چ لایەنێکن کە دوجار ئامانج لێی وشیارکردنەوەی هاوڵاتیانە تا ئامادە بن بۆ ڕێگریکردن لەوەی سەر و ماڵ و منداڵیان لەم دەردەمە ترسیدارە بپارێزن.